سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بۆ قسەکردن لەسەر ڕەوشی خوێندنی باڵا بە تایبەتی لە سنووری قەزای چۆمان پەیمانگای تەکنیکی چۆمان هەیە کە یەشێکە لەو پەیمانگانەی خزمەتەکە لە بواری خوێندنی باڵا من مەبەسمە لەگەڵ دکتۆر عیماد عەزیز ڕاگری پەیمانگای تەکنیکی چۆمان گفتوگۆ بکەم. کاک دکتۆر سڵاتان لێبێ، پەیمانگای تەکنیکی چۆمان ئەگەر هەندێ مێژووەکەمان بۆ باسکەی لە ساڵی چەند دامەزراوە و بە ئامانجی چ بوو زیات؟ پێشتی بەخیاتنی دەستگای زاری کرمانجی دەکەین بەڕاستی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لەم دەڤەرە و لە ڕاگەاندن. پەیمانگای تەکنیکی چۆمان لە ساڵان 2012 دامەزراوە تا ئێستا سێ بەشی بەخۆیەوە بینیوە، بەشی گومرک و بەشی ئایتی و بەشی کارجێریکار. ئێستاکە ئەو بەشێکیان گۆڕاو بۆ دارایی و کارجێڕی لەبەرەوەی گومرک تقریبان پسپۆڕەکان خەڵکێکی زۆر سوودمەند بووە لی تەخەسوسی دیکەی پێویستە ئێستش لە ئارادا یعنی لە وەزارەتە بەسماوە لە قۆناغەکانی کۆتاییە بەشێکی دیکە بکرێتەوە. ئەو بەشەش زۆر گرینگە بە تایبەتی بۆ ئەم دەڤەرە بەشی تەکنیکی تەلارسازی کە لەم دەڤەرە هەر نییە، لە نەزانکۆی سۆران هەیە لە کۆژ تەکنیکی سۆران هەیەە لە چۆمان هەیە. ئینشاءالله خۆشبەختانە ئینشاءالله لەم نزیکانە بەهمەتی هەموو لایەک بکرێتەوە. قوتابێکی زۆر وەردەگرێت. پرۆگرامشمان هەیە کە ئینشاءالله بەرنامەمانە قوتابیەکی یەکجار زۆر قاستن ئێوارانش بکەینەوە وەربگیرێت لە بەیانیان خزمەتێکی باشتر بکرێتن و هەوڵش ئەدەین بە پرسوڕاکردن و بە تێڕوانین و بە پرۆگرامدانان بەشی دیکە بزانین چ بەشێک خاستن بەشی مەسەن کشت و کاڵە بەشی گەشتیاریە ئەوانە بەپی ئەو بابەتانەی کەوا لە بەردەستمانەوە پێی ئەو کەرستانی کە هەمانە بتوانین ئەو بەشانە بکەینەوە ئینشاءالله خزمەتی زیاتر بۆ دەڤەرە بکە. کاک دکتۆر یەکشت هەیە ئەو بەشانە زیاتر ڕەچاوی شوێن و پێگەی جوگرافی ئەکرێکە ئەکرێنەوە یان ئیدی دەسەڵاتی زانکۆی پۆلتەکنیکی هەولێرە؟ ئەو بەشانە هەر بەشێکە بکرێتەوە لە پەیمانگا و ئەنجومەنی پەیمانگا تەکنیکی چۆمان لەسەر ڕاستپاردی ئەوە لەسەر پێویستی بازار و پێویستی شوێنی جوگرافیەکە. ئێستا مەسەن ناوچێکی گەشتیاریە بەڕاستی زۆر ناوچێکی گەورەیە و بەرچاوە ناوچەی باڵەکایەتی ئەوش پەیمانگای چۆمانی تێدایە کە زۆر پێویستە مەسەن لە بواری گەشتیاریە ئیش بکرێ و پسپۆڕێکی زۆر هەبێ، لە بواری کشت و کاڵایە، لە بواری مەسەلەن پزیشکیە ئێمە بەرنامەمان هەیە بەشی پزیشکیش بکەینەوە ئینشاءالله لە ئایندێکی نزیکتە ئینشاءالله. بەس چییە هەندێک دەبێت کەرەستەکانی بۆ بڕخسێنین مەسەن مختبەراتە کادری پسپۆڕ و مامۆستای پسپۆڕ و تایبەتمەند بۆ بابەتانە ئینشاءالله کارمان بۆی کردو و کارشی بۆ دەکەین لەگەڵ پاڵپشتی زانکۆی پۆلتەکنیکی هەولێر لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا تەنسیقاتێکی هەمانێکی باش هەیە ئینشاءالله لە ئاراستە هەیە لە بەرنامە هەیە بەس هەندێک کاتی دەوێتن ئینشاءالله ئەوانش جێبەجێ دەکرێت. لەو سێ بەشە هێتانە ئەمساڵ چەند قوتابی ئاهەنگی دەرچوونی بۆ کراوە؟ لەو سێ بەشاخ بەشێکیان گۆڕانکاری بکرا بە سەریایە، ئەو بەشانی دیکەش تقریباً نزگەی 30 تەڵەبە لە بەشێکیانە 20 تەڵەبە لە بەشێ دیکەیە. ئەو قوتابیانی کەوا تەخەڕوج دەکەن زۆربەیان قوتابی بە ئەزموون قوتابی چالاکن، قوتابی هەوڵیان داوە شتەکان فێر بن مامۆستایەکان کەوا دەرسیان پێوتە مامۆستای پسپۆڕن بە پێی پسپۆی دەرسەکانیان گوتۆتەوە و ناوچێکی گونجاوە ئەو تەوەرانی کەوا دەگوتێتەوە هەوڵ دراوە لەگەڵ کاری بازارە تەنسیقات بکرێتن، یعنی ئەوانەی بەسەن بازار چی پێویستە تەرکیزمان کردو لەسەر ئەو بابەتانە. ئێستا مەسەن لەوانەکان تەرکیزمان کردو لەسەر پرۆژەی خۆی، هەر قوتابیەک پرۆژێکی خۆی هەبێ کارمان لەسەری کردو لەو سیستەمەیکەوە هەیە لەستەمی بۆڵۆنا کە زانکۆ و کە وەزارەت پەیڕەوی دەکەن تەرکیزمان کرد لەسەر کاری دەستی ئەو قوتابیانە هەوڵ بدەن، یعنی بەس چاویان لە تاعینات و چاوی لە دامەزراندن نەبێتن، هەر کەسێک و هەر قوتابیەک پرۆژەیەکی خۆی هەبێ بتوانێت ئەو پرۆژەی خۆی پەرەی پێ بسێت و کاری لەسەر بکە و بتە خاوەنی کار و داهاتی شخصی خۆی. یعنی ئەمن وەکو ڕاگر بە تایبەتی و بە باڵپشتی زانکۆ وزارەت کارمان کردو بۆ ئەوەی اعتیماد لەسەر خۆیان بکەن و لە کۆڵ دامەزراندن بنەوە هەر کەسێک بێتە خاوەنی پرۆژەی خۆی. دکتۆر عیماد، قوتابیانی ئێرە هەر خەڵکی چۆمان و دەوروبەرین یا لە شوێنەکانی تریش هەن و بەشی ناوخۆیشتان بۆ دابین کردوون؟ ئەو قوتابیانی کەوا لە پەیمانگای چۆمانن زۆربیان خەڵکی باڵەکایەتی و خەڵکی چۆمانن، هەندێک تەڵەبەیان هەیە ئەوش لە دەور و پشتەکان، یعنی ئەوە نیە بڵێ دەرەوەی زۆر دووری شارەکان بن، هەیە هەندێک تەڵەبەشی هەولێرە، هەندێکی ڕانیە، هەندێکی ناوچەکانی دیکەیە ئەوش قسم داخلیمان بۆیان دابین کردووە تایبەت بە کچان بەجیا یکوانش بەجیا و هەموو پێداویستەکانیان بۆ دابین کراوە.
لە ڕووی میلاکاتەوە وەکو پەیمانگا هیچ گرفتێکتان هەیە؟ والله خۆی ئستاکە نەک بەس پەیمانگای دەنگی چۆمان هەموو پەیمانگا و کۆلیژ و ئەوانەی کەوا لە نەکان زۆربیان بەپی پێویستی خۆ بەپی پەیمانگایەکە و بەپی ستافەکەەوە هەیەی کەم و کوڕیان هەیە بەسێمە هەوڵمانداوە ئینشاءڵڵا لەگەڵ وەزارەت و لەگەڵ زانکۆیە تەنسیقاتمان کردووە ئینشاءڵڵا هەوڵ دەین میلاک و ستافی زیاتر بینین بە پێی پسپۆریەکان و بەتوانین بەشی دیکە بکەینەوە خزمەتی زیاتر بەو دەڤەرە بگەین. دوا پرسیاری من ئەوە بێ خەڵکی ئێرە داوایکردنەوەی چ بەشێکەکەن کە زۆر داواکاریتان پێگەیشت بێ بۆ ئەوەی لە ساڵی نوێ بکرێتەوە. ئەم دەڤەرە بە تایبەتی داواکاری بەشی پزیشکی دەکەن بە تایبەتی بەس پزیشکی ئێمە نابێت هەر ئەوەندەیە هەر داواکاریەک بکەن ئێمە بیکەینەوە چکە بە پێویستی بازار دەبێت توانای خۆمان وەکو پەیمانگا بیکەین نەک من پسپۆریمان نەبێ و مختبەراتمان نەبێ و بیکەینەوە جا ئێمە ئەو کەرستانێکەوە هەیە و پێداویستیانی هەیەک لە تاقیگە و لە ستاف و لە مامۆستایان دابینی دەکەین ئینشاءڵڵا دوای دابینکردنی ئەوانە داوا دەکەین ئەو بەشانە بکرێتەوە و بە ژمارەیەکی زۆر باش بتوانێت خزمەتی ئەم دەڤەرە بکەین و ئەم ناوچێ بکەین بۆی زۆرترین کەس سودمەند بێ لەو بەشانی کەوا هەیە لەو پەیمانگە دەستی ئێوەش خۆش لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی زاری کرمانجیەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ دکتۆر عیماد عەزیز ڕاگری پەیمانگای تەکنیکی چۆمان بۆ قسەکردن لەسەر ڕەوشی خوێندنی باڵا لە سنووری قەزای چۆمان.